چیرۆکی من ئەمڕۆ لەگەڵ دکتۆر دەشتی گزێیە. دەمەوێت بپرسم ئایا تەشخیص لەو ئاستەیە کە ئێمە بتوانین ڕێک چارەسەری نەخۆشیەکانی پێ بکەین لە کوردستان؟ ئەو وەختە لە هەموو هەولێر نەبوو دەبایە من نەخۆشەکە بنێرمە بەغدادی کرد. شتێکی دیکە ئێمەی هاوڵاتی بەردەوام گوێمان لێ دەبێت کە دکتۆرەکان پەیوەندیان هەیە لەگەڵ شەریکات و مندوو بوو ئەو بابەتانە بۆ ساختکردنەوەی دەرمانەکانیان بەو 2 ساڵی ئەخیر پێ نەبوو. شتێکی دیکە هەیە لەنێو خەڵکی داوا باوە کە دەڵێن دکتۆر دەشتی عیلاجی زۆر دادەنێ بۆ نەخۆشەکان. دەبێت هەتا عمری مایە حەبیب یەک لە ڕێی جەمهوریەکان چی کرد فکری کردەوە وتی با ئەمن ئەو دکتۆرانی خۆم بنێرمە ئەمریکا پێیان بڵێن بڕۆ بەس فێر بن. پرۆگرامی چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە دووبارەکردنەوەی لە ڕۆژ کاتژمێرنەوە.